لەم چەند ڕۆژەدا زۆرترین قسە لەسەر ئاماجەکانی حکوومەتی تورکیا لە دەستپێکردنی هێرشەکانی بۆ سەر داعش و پەکەکە کراوە. ئەوەی زۆربەی چاودێران لەسەری کۆکن ئەوەیە تورکیا دەیەوێت بەبەردێک چەند نیشانەیەک بپێکێت و لە یەک کاتدا کۆمەڵێک ئامانجی ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتی بپێکێت. ئامانجە ناوخۆیەکانی هێرشەکانی تورکیا خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە. یەکەم بەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی حوتی حوزەیرانەوە لە تورکیا قەیرانی پێکەنانی حکوومەت هەیە. هەر بۆیە ئەنجامدانەوەی هەڵبژاردنەکانێکەکە لە سینارۆ بەهێزەکان پارتی دادووگەشەپێدان ئاکەپە دەیەوێت بە دروستکردنی دۆخی جەنگ ڕێژەی دەنگەکانی بەرز بکاتەوە. ئەویش لە ڕێگەی ڕاکێشانی دەنگی ناسیۆنالیستە تورکەکان بەهۆی شەڕی پەکەکەوە، هەروەها بەهۆی شەڕی داعشیشەوە دەیەوێت بۆچوونی بەشێک لە وڵاتیانی تورکیا بگۆڕێت کە پێیان وابوو حکوومەتی تورکیا هاوکاری داعش دەکات. دووەم، ئاکەپە لە ڕێگەی شەڕی پەکەکەوە دەیەوێت پاشەکشە بە گوتارە بەهێزەکەی هەدەپە بکات لە هەڵبژاردنەکانی حوتی حوزەیراندا و لەم ڕێگەیەشەوە کەلەنێک لە نێوان پەکەکە و هەدەپە دروست بکات. İkincisi Türkiye'nin Rojava bölgesiyle ilişkileri. چونکە ئەگەر بێت و هەدەپە لەم شەڕەدا ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پشتگیری پەکەکە بکات، ئەوە بەشێک لە لایەنگرانی لەدەست دەدات، بە تایبەتیش لایەنگرە تورکەکانی. سێم، لەم 2 ساڵی دواییدا تا ڕادەیەک ڕایگشتی تورکیا لە بەرژەوەندی پەکەکە و لایەنی کوردیدا گۆڕا بوو. هەر بۆیە ئاکەپە دەیەوێت جگە لە گورزوەشاندنێکی کاتی لە پەکەکە جارێکی دیکە ڕای گشتی لە دژی پەکەکە بجوڵێنێت و ئەو پەیامەش بە پەکەکە و لایەنی کوردی بدات کە ئەگەر بێت و پرۆسەیاشتی بەردەوام بێت ئەوە دەبێت بە مەرجەکانی ئاکەپە ڕازی بن. ئامانجە ناوچەیەکانی هێرشەکانی تورکیاش خۆیان لە چەند خاڵێکدا دەبیننەوە و بە بۆچوونی چاودێران ئامانجەکان زیاتر پەیوەندیدارن بە دۆخی سووریا و ڕۆژئاوای کوردستانەوە. یەکەم، تورکیا دەیەوێت بە دروستکردنی ناوچەیەکی ئارام لە نێوان کۆبانێ و عەفرین پێش بە پێشڕەویەکانی یەپەکە بگرێت. لە ماوەی ڕابردووشدا تورکیا نەیشاردووەتەوە کە ناتوانێت دەسەڵاتێکی دیکەی کوردی لەسەر سنوورەکانی خۆی قبوڵ بکات. دووەم، بەلاوەزبوونی داعش و لە ڕێگەی دروستکردنی ئەو ناوچە ئارامەوە تورکیا هیوادارە کە بە هاوکاری ئەمریکا و سعودیە و هەندێک لە وڵاتانی عەرەبی نەیاری بەشار ئەسەد هەوڵی ڕێخستنەوە و بەهێزکردنی ئەو بەرەیە لە ئۆپۆزسیۆنی سووریا بدرێت کە لە تورکیاوە نزیکن. بەڵادەستی تورکیا لەو ناوچە ئارامە لە ڕووی سەربازیەوە کاریگەری دەبێت لەسەر بەهێزبوونی ئەو بەرەی ئۆپۆزسیۆن. سێم، بوونی زیاتر لە 2 ملیۆن ئاوارەی سووری لە تورکیا تا ڕادەیەک لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە و تەنانەت ئەمنیشەوە گرفتی بۆ حکوومەتی ئەو وڵاتە دروست کردووە. تورکیا دەیەوێت بە جێگیرکردنی پەنابەرانی سووری لەو ناوچە ئارامەدا تا ڕادەیەک فشارەکان لەسەر خۆی کەم بکاتەوە. هەرچی ئامانجە نێودەوڵەتەکانی تورکیاشە لە 2 خاڵدا چڕ دەکرێنەوە. یەکەم، تورکیا لە ماوەی ڕابردوودا و بەتایبەت دوای هێرشی داعش بۆ سەر کۆبانێ لەسەر ئاستی نێودەوڵەتی زۆر جار بەوە تۆمەتبار دەکرا کە پشتگیری داعش دەکات. بۆیە تورکیا دەیەوێت بە شەڕی داعش ئەو گومانانە لە خۆی دوور بخاتەوە. دووەم، تورکیا دەیەوێت لە ئاستی نێودەوڵەتیدا پەکەکە و داعش وەک یەک سیر بکرێن، ئەگەرچی پەکەکە لە لیستی تیرۆری ئەمریکا و یەکێتی ئەوروپادایە، بەڵام بەهۆی شەڕی داعشەوە تا ڕادەیەک بۆچوونی کۆمەلگای نێودەوڵەتی لە بەرژەوەندی پەکەکەدا گۆڕاوە. تورکیا دەیەوێت بە تێوەگلانی پەکەکە لە شەڕەوە دیسانەوە بۆچوونی کۆمەلگای نێودەوڵەتی لە دژی پەکەکە بجوڵێنێت.